ڕەفتار لە ڕووناکیدا بۆی لە خواستی خوددادا بژین دەبێت بە پێی ڕۆح شوێن پێی هەڵبگرین نەک بە پێی جەستە. لە بەشی پێشووی نامەی پۆلس بۆ ڕۆمیەکان پۆلس پێشنیاری دەکرد کە ئێمە وەکو ئیمانداران بە خۆشەویستیەوە ڕێگا بگرین، بەڵام لێرەدا زیاتر بە دیاریکراوی قسەی لەسەر دەکات، دەبێت بە ناو ڕووناکیدا بڕۆین. هەروەها ڕەفتار لە ڕووناکیدا پەیوەندی بە ڕەفتارەوە هەیە کە لە خۆشەویستیدا هەیە. لێرەدا تەواوی چەمکەکە پێکەوە بنیاد دەنێت، وێنەی خواستە باش و پەسەندکەر و تەواوکەرەکەی خوددا بۆ ژیانمان دەکێشێتەوە. ئێمە دەبێت ڕێگەی ڕووناکی بگرین، ئەمە ژواتە ئێمە بە پێی ڕۆح بژین نەک بە پێی جەستە. با سەیری ڕۆما بەشی 13 ئاەتی 11 بکەین. لێرەدا زیاتر بە دیاریکراوی قسە دەکات. جگە لەوەش کاتەکە دەزانن وا کاتی ئەوەیە لە خەو هەستن، چونکە ئێستا ڕزگاریکەرمان نزیکترە لەو کاتی باوەڕمان هێناوە. ئەکێ لەو شتانی کە لە نووسەنەکانی پۆلسدا تێبینی دەکەین بە تایبەتی پێشەوەی نامەی دووەمی بۆ تیمۆساوس بنووسێت، پێی وایە دەکرێت عیسای مەسیح لە هەر ساتێکدا بگەڕێتەوە. ژیانی بەم بیرۆکەیەوە بەسەر بردووە. ڕەنگە خەیاڵی ئەوەی کردبێت کە هاتنەوەی دووهەمی عیسا مەسیح پێش مردنی خۆی دەبێت، پێشەوەی پۆلس بمرێت، و دوای ئەوە قسەکانی دەبینین کە دەڵێ شەو لە تەواوبوونە وا ڕۆژ هەڵدێت. با کردداری دارێکیدا بکەنین و چەمکی ڕووناکی لەبەر بکەین. با بەڕێزەوە ڕەفتار بکەین وەک چۆن لە ڕۆژدا ڕەفتار دەکرێت، نەک لە ڕابواردن و سەرخۆشی، داوێن پیسی و بەڕەڵایی، ناکۆچی و ئیرەیی، بەڵکو عیسای مەسیحی خاوەنشکۆ لەبەر بکەین. بیر لە تێرکردنی ئارزوەکانی سروشتی دنیاییتان مەکەنەوە. دەربڕینێک لەو پەڕی بەهێزی لەم بەشەدا هەیە. بیر لە تێرکردنی ئارزوەکانی سروشتی دنیای خۆتان مەکەنەوە. وەگەوەی پۆلس بڵێت کاتێک من و تۆ بەیانی لە خەو هەڵدەستین پێویستە مەسیح لەبەرکەین و بیپۆشین. بەڵێ ئەمە لێکچوونەکەیە، بەڵام بیرۆکەی ئەوەیە کە من مەسیح لەبەر بکەم ئەوەیە کە سوور بم لەوەی کە بەڕۆح بژیم نەک بەجەستە، من لەسەر نمونەی مەسیح بژیم. دەگەڕێتەوە سەرم دەربڕینە کە ئەڵێت بیر لە تێرکردنی ئارزوەکانی سروشتی دنیایی مەکەنەوە. ئاسانە بۆ ئێمە کە پلان دابنین بۆ تێرکردنی ئارزوەکانمان لەبری ئەوەی ڕێگەی ڕۆح بگرین، تەنانەت بۆ ئەوانشمان کە باوەڕدارن ئەمە هەر دروستە. بەڵام پۆلس لە بەشێکی پێش ئەمەدا بنەمایەکی بۆ ئەم بیرۆکەیە داناوە. پێکەوە با ڕۆما بەشی 8 و ئاەتی 5 بخوێنینەوە و کە پێی دەڵێن بیرکردنەوە یا بایەختانی دروست. ئەوانەی بە گوێرەی سروشتی دنیایی دەژین بایەخ بە کاروباری سروشتی دنیایی دەدەن، و ئەوانەی بە گوێرەی ڕۆحی پیرۆز دەژین بایەخ بە کاروباری ڕۆحی پیرۆز دەدەن. بایەخی پێدەدەن واتە سەرنجی مشکیانە خەنە سەری، واتە بیری خۆیان بە ئاراستەیەکدا بۆ ئاراستەیەدا ڕێک دەخەن. هەر کەسێک بە جەستا بژی بیرۆکە و پلانی بۆ خزمەتکردنی جەستە ڕێک دەخات، و هەر کەسێکیش بە پێی ڕۆح بژی سەرنجی لەسەر خزمەتکردنی فکری مەسیحە. دەکرێت لێرە تا زیاتر بەراورد لە نێوان باوەڕداران و بێ باوەڕاندا بکەین، بەڵام تەنانەت هەندێک جار ئێمە باوەڕداریش سەرنجی زەینیمان تەواو نییە، تەندروست نییە، سەرنجمان لەسەر جەستە دەبێت. لەبەر ئەمە کاتێک پۆلس و خەڵکی فیلیپی نامەی بۆ نووسین ئەم وشانەی پێوتن. لە بەشی 4دا لە ئاەتی 8 دەڵێت لە کۆتاییدا خوشکان و برایان بیر لە هەموو ئەو شتانە بکەنەوە کە ڕاست و ڕێزدارن، دادپەروەر و پاکن، خۆشەویست و ناوبانگ باشن، ڕەوش بەرز و شایانی ستایشن. لێرەدا قسە لەگەڵ باوەڕداران دەکات. باش ئەمە پەیوەندی چییە بە قسەکانی پۆلسەوە بۆ ڕۆما کە لە بەشی 12 ئاەتی 1 تا 2 باسی دەکات؟ ئێمە شێوەی ئەم دنیای وەرناگرین، بەڵکو شێوەی خۆمان دەگۆڕین. چۆن؟ دەڵێت بە نوێکردنەوەی مێشکمان. پۆلس لە فیلیپیدا ئەومان بۆ ڕوون دەکاتەوە و دیاری دەکات کە چۆن پلانی ڕۆژ لە دوا ڕۆژ ڕەفتار بە ڕۆح و ڕووناکی دابنین لەبری بیرکردنەوەی جەستا تا خزمەت بە ئارزوەکانمان بکەین. پرسیارەکەمان بۆ تێفکرین و جێبەجێکردنی ئەم بەشە ئەمەیە: تێکچوونی نێوان ئەفەسۆس لە ئاەتی 6 بۆ 11 و ئەوەی پۆلس لەو بەشەدا بۆ ڕۆما نووسی چییە؟ ئەمە نایابی کتێبی پیرۆزە، پەیوەندی و گرێدەراویە بەهێزەکەیەتی لە نێوان بەشەکاندا. ئەو وشانە دەبینین کە بە شێوەیەکی جیاواز لە هەموو بەشێکدا دەگوترێن بۆ ئەوەی لەگەڵ ئەو کەسانەدا بگونجێن کە وشەکان وەردەگرن. بەڵام بیرۆکەکە هەر یەک شتە. ئەو بەشە دەبینن کە پۆلس لەبارەی ڕەفتار لە ڕووناکیدا قسەی کردووە لە ئەفەسۆس بەشی 5. کەس بە قسەی پوچ هەڵناخەڵەتێ، چونکە بەهۆی ئەمانە تووڕەیی خوددا دێتە سەر کوڕەکانی یاخی بوون، بۆیە هاوبەشیان مەکەن. پۆلس ئاوا دەڵێ. واتە کەڵکی هەیە کە خۆمان بە هاوبەشی لەگەڵ کوڕانی ونداد ببینینەوە. چۆن؟ پێشتر ئێوە تاریکی بوون، بەڵام ئێستا ڕووناکین بەهۆی یەکبوونتان لەگەڵ مەسیحی باڵادەست، وەک ڕۆڵەی ڕووناکی بژین، چونکە بەرووبوومی ڕووناکی لە هەموو چاکە و ڕاست و دروستی و ڕاستیەکاندایە.
هەروەها بزانن کە چی جێگەی ڕەزامەندی مەسیحی خاوەنشکۆیە. هەمان بیرۆکەی ڕۆما 12 ئایە 1 تا 2 بۆ ئەوەی تاقی بکەنەوە کە ویستی باش و پەسەندکرا و تەواوی خوددا چییە. بەشداری کردداری تاریکی بێبەرهەم مەکەن، بەڵکو ئاشکرای بکەن. باشە چۆن بەم شێوەیە ئەنجامی بدەین؟ دەگەڕێنەوە بە ئەو بەشی کە لە ڕۆما 12 لە ئاەتی 1 و 2 دا دەڵێت نووسراوە کە جەستەمان وەک قوربانیەکی زیندوو پیرۆز و پەسەندکراو لە لای خوددا پێشکەش بکەین کە ئەمە پەرستشێکی عەقلانیە. بیرمان نوێ بکەینەوە، شێوەی دنیا وەرنەگرین بەڵکو بە نوێبوونەوەی بیرمان بگۆڕدرێن. بۆ ئەوەی تاقی بکەینەوە و جیاوازی بکەین و ڕێی بگرین و لە خواستە باش و پەسەندکەرا و تەواوەکەی خوددادا بژین. بنەماکە دووبارە دەکەمەوە بیری خۆمانی دەهێنمەوە. بۆ ئەوەی لە خواستی خوددادا بژین دەبێت شوێن پێی ڕۆح بکەوین و ببین بە نەک بەجەستە.